ئەم کاتان باش لە یەکەم ڤیدیۆ چانەڵەکەماندا بۆ فێربوونی زمانی ئینگلیزی باس لە گفتوگۆی نێوان دوو هاوڕێیەکەین یەکێکیان بە ناوی ئەلبەرت و ئەوەی دیکەیان بە ناوی گرین کە گفتوگۆکەی نێوانیان بەم شێوازە دەست پێ دەکات. Hello Green, how are you doing? Hi Albert, I'm not doing very well. What is wrong? I have a cold, my head is aching, and I feel tired. Did you go to see the doctor? No, I didn't. I don't want to take medicine. I want to get well naturally. That's a good idea. I wanted to go swimming with you and some other friends, but I don't think you would be able to come. Unfortunately, I'm not well enough to come with you. No problem. We will go another time. I hope you get well soon. Thank you. Bye. Bye. ئێستاش گفتوگۆی نێوان ئەم دوو هاوڕێیە ڕوونەکەینەوە. ئەلبەرت دەستی بە گفتوگۆکە کرد بە وتنی Hello Green, how are you doing? واتە سلااو Green, how are you doing? How are you doing واتە ئەحواڵە چۆنە و چەند ڕێگەیەک هەیە بۆ ئەحواڵ پرسینی کەسی بەرامبەر یەکێک لەو ڕێگایانە how are you doing یان ئەتوانیت بە تەنها بڵێیت how are you واتە بە کوردی واتە چۆنیت. دواتر گرین وەڵامیایەوە بە وتنی Hi Albert, I am not doing very well. واتە سلااو ئەلبەرت من زۆر باش نیم. های دەتوانیت بڵێن های هەمان واتای هەڵۆوی هەیە و بە هەمان شێوە بەکارەهێنرێت. دواتر ئەلبەرت وتی What is wrong? واتە هیچ شتێکی خراپ هەیە. What's wrong واتە هیچ شتێکی خراپ هەیە و لێرەدا ئەمەوێت ئەو ڕوونکەمەوە کە wrong ئەو دەبلوی کە لە سەرەتای وشەی wrong هەیە ناخوێنرێتەوە و تەنها بە wrong ئەخوێنرێتەوە نەوەک بە wrong. دواتر گرین وتی I have a cold. My head is aching and I feel tired. گرین لە وەڵامدا وتی هەڵامەتم هەیە و سەرم ئازاری هەیە و هەست بە ماندووی یەکەم. لێرەدا ئەمەوێت دوو واتای cold باس بکەم. یەکێک لە واتاکانی cold واتە سارد. بۆ نمونە ئەڵێیت The weather is cold واتە کەش و هەوا ساردە. و واتای دووەمی کە لێرەدا بەکارهێنراوە واتە هەڵامەت. لێرەدا کە گرین ئەڵێت I have a cold واتە هەڵامەتم هەیە. دواتر ئەلبەرت پرسیاری کردووتی Did you go to see the doctor? واتە سەردانی پزیشکت کرد؟ دواتر گرین وەڵامیایەوە وتی No, I didn't. I don't want to take medicine. I want to get well naturally. واتە نەخێر نەمکرد. مەبەست لەوەیە کە سەردانی پزیشکی نەکردووە. دواتر وتی I don't want to take medicine. واتە نامەوێت دەرمان بەکاربهێنم. لێرەدا وشەی take بە مانای وەرگرتن نەهاتووە بەڵکو بە واتای بەکارهێنا دێت کە لەگەڵ وشەی medicine بەکارهێنراوە. دواتر وتی I want to get well naturally. واتە دەمەوێت بە شێوەیەکی سروشتیانە چاک ببمەوە. مەبەست لێرەدا مەبەست لەوەیە کە نایەوێت دەرمان بەکاربهێنێت. دواتر ئەلبەرت وتی That's a good idea. I wanted to go swimming with you and some other friends, but I don't think you would be able to come. واتە بیرۆکەیەکی باشە. لێرەدا مەبەست لەو بیرۆکە باشە ئەوەیە کە گرین نایەوێت دەرمان بەکاربهێنێت. دواتر ئەلبەرت وتی I wanted to go swimming with you and some other friends. واتە ئەمویست لەگەڵ تۆ هەندێک هاوڕێتر بۆ مەلەکردن بڕۆین. But I don't think you would be able to come. واتە بەڵام بڕوام نییە کە تۆ بتوانیت لەگەڵمان بێیت. دواتر گرین وتی Unfortunately, I am not well enough to come with you. واتە بەداخەوە من ئەوەندە باش نیم کە لەگەڵتان بم. You دوو واتای هەیە. یەکێک لە واتاکانی تۆیە و واتاکەی دیکەی ئێوەیە. لێرەدا بە واتای ئێوە بەکارهێنراوە. دواتر ئەلبەرت وتی No problem. We will go another time. I hope you get well soon. واتە کێشە نییە. جارێکی دیکە دەڕۆین. بە هیوام زوو چاک ببیتەوە. کاتێک کە کەسێکی نەخۆش دەبینیت پێی دەڵێیت I hope you get well soon کە هیوا خواستنە بۆ زوو چاک بوونەوەی. و لە کۆتایی گفتوگۆکەیاندا گرین وتی Thank you. Bye. و ئەلبەرتیش وەڵامی دایەوە بە وتنی Bye. واتە سوپاس خوات لەگەڵ و ئەلبەرتیش لە وەڵامداوتی خوات لەگەڵ. بە دووبارە گوێگرتنەوەمان لە گفتوگۆکەی نێوانیان کۆتایی بەوانەی ئەم ڕۆمانە هێنین. و پێشنیاری ئەمە بۆ ئەوەی سوودێکی زیاتر لەوانەکانمە وەربگرن ئەوەیە کە چەند جارێک گوێبیستی ببنەوە و ئەو وشانی کە بۆ ئێوە نوێن لە لای خۆتان بینوسنەوە لە ڕستەیەکی نوێدا.
Hello, Green. How are you doing? Hi, Albert. I'm not doing very well. What is wrong? I have a cold, my head is aching, and I feel tired. Did you go to see the doctor? No, I didn't. I don't want to take medicine. I want to get well naturally. That's a good idea. I wanted to go swimming with you and some other friends, but I don't think you would be able to come. Unfortunately, I'm not well enough to come with you. No problem. We will go another time. I hope you get well soon. Thank you. Bye. Bye.